بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی نۆژ ڕۆژهاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس. ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژین ڕۆژمان لە چەند تەوەرێکی جیاواز پێکهاتووە. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر فشاریە و گروپە مەدەنیانی کە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا دروست دەبن بۆ دابینکردنی خزمەتگوزاری بە ناوچەکانی خۆیان. دروستکردنی ئەم گروپانە چەندە فشاریان هەیە و بەرهەمیان چی بووە و لە ئێستادا گروپانە هەن چۆن چالاکن و ئەکتیڤن و کاری خۆیان ئەنجام دەدەن کە ئەمە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژە. لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ئامانجی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوە ژینگەیەکان بۆردێکیان پێگەنا کە بۆ زیاتر هەماهەنگیکردن لە نێوان ڕێکخراوە ژینگەیەکان و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستانە بۆی زیاتر کارەکانیان بەرەو پێشەوە بچێت. ئێمە لەو تەورەیەماندا باز لە ئامانجەکانیان دەکەین بزانین هەنگاوەکانی داهاتویان چی دەبێت و ڕێکخراوەکانی دیکە تا چەند دەتوانن بەشدار بن لەم بۆردەدا و لە داهاتوودا چ جۆرە چالاکیەک ئەنجام دەدەن. جیاواز لەم دوو تەوەرە سەرەکیە کۆمەڵێک راپۆرت و ڤیتیمان هەیە وهروەها هاوزانیاریانەی ئەو چالاکیانی لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا هەن لە ڕێگەی پەیامنێرانمانەوە بۆتان دەگوازینەوە وە کەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوای هەرێمی کوردستان.
لازان بیتێکمان هەیە کە باز لە بەهای فەرموودە دەکات کە کۆمەڵێک لە گەنجان ئەو تاقیکردنەوەی ئەنجامدا پێکەوبینەری ئەو بیتێ بنای خۆی بەخشن دەبێت هەمان ستای خۆی گەورتان نەبێت بینەرانی بەڕێزیکراوی ئەسپانی پێیان بەڵێ ئەوەی کە دەبینن لە دوای من هەوڵی تاقیکردنەوەی پرۆژەی بەهای فەرموودەیە کە لە شاری هەولێردا ئەنجام دەدرێت ئەم پرۆژەیە قۆناغی پێنجەمی بەهای فەرموودەیە کە لە ماوەی ڕابردوودا چەندی قۆناغی دیکەی لێ بوویەوە وە لە ئێستاشدا تاقیکردنەوەی قۆناغی پێنجەم بەڕێوە دەچێت لە شاری هەولێر وا بڕیارە تاقیکردنەوەکە لە سەرانسەری کوردستان لە شار و شارۆچکە جیاوازەکاندا بەڕێوە بچێت لە ئێستاشدا ئەم تاقیکردنەوەی لەسەر ئەم کتێبە دەکرێت ئەم کتێبە تایبەتە بە فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کەوا پێکاتوە لە 150 فەرمودەی پێغەمبەر کە بەشداربووان بۆ شارەزابوونی زیاتر لە فەرمایشەکانی پێغەمبەر عزیز صلی الله عليه وسلم ئەم تاقیکردنەوەیان کردووە و 150 فەرمودەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەبەر کردووە. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای بەرپرسی پرۆژەی بەهای فەرموودە لە بەرپرسی گشتی واتە مامۆستا سیروان سڵای خۆی گەورەت لێ بێدەگەربێتی ئێرە پێم بڵێ پرۆژەی بەهای فەرموودە چییە لە چی پێک بێت و ئێوە ئاماستان لێی چییە؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرەتا بەخێراتنی تەلەڤیزیۆنی پێیان دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوان. پرۆژەی بەهای فەرموودە پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی فرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئێستاشدا ئەم پرۆژەیە کە قۆناغی پێنجەم بەڕێوە دەچێتن لە ناو تاقیکردنەوەکەداین لە سەرئاستی کوردستان ئەم پرۆژەیە ئەنجام دەدرێت. مامۆستا سیروان ئێوە لە ڕابردوودا قۆناغەکەتان تەخیر کرد واتە کاتی تاقیکردنەوەکەتان تەخیر کرد ئەمە هیچ زەرەر و زیانی هەبوو لەسەر بەشداربووانی پرۆژەکە؟ بەڵێ هەر لێرەوە دەمەوێت داوا لێبوردن لە خوشکبرانە بکەم کە پشت و درێژانە لەگەڵمانمانەوە چونکە ماوەی ساڵێکە تقریبان 2 بۆ 3 جار ئەو پرۆژەیە تەجیل کرایە و ماوەی دیاری کرا و ئەنجام بدرێت تاقیکردنەوە کە دواتر تەجیل کرایە بۆیە دوعای خێریانەوە دەکەینەوە داوای لێبوردنشان لێ دەکەن لە هەمان کاتدا بەڵام شتێکی دیار بۆ ئەمری واقع وا بۆ نەمان دەتوانێت تاقیکردنەوەکە ئەنجام بدرێت. تاقیکردنەوەکە چۆنی لە ئێستادا بەڕێوە دەچێت لە سەرجەم شارەکان بەڕێوە دەچێت یاخودتەنها لە شاری هەولێرە؟ وەڵێ سپاس بۆ خوای گەورە ئەو پرۆژ لە ئێستادا لە سەرجەم کوردستان بەڕێوە دەڕواتن لە هەموو شار و شارۆچکە و ناحیە و قەزاکاندا الحەمدولله بەڵێ لە کەشێکی ئارام و الحەمدولله زۆر بە سەلامەتی بەڕێوە دەڕوە. باشە مامۆستا ئەگەر پێم بڵێ پرۆژەی بەشداربووان چەندن پرۆژەیان چەندە لە شاری هەولێر و لە شار و شارۆچکەکانی دیکە بەگشتی؟ بەڵێ بە حکومی ئەوەی لە ئێستادا لە ناو تاقیکردنەوەیدا دەقیق ناتوانین ژمارەیەکی دیاریکرا برێن ئەوەندە خەڵکە بەشدارە بەس دواتر ئینشاڵڵا لە پێیجی فەرمی بەهای فەرموودە ڕای دەگەینین کەوا ژمارەی بەشداربووان چەند کەس. هەڵوێستی بەشداربووان بەرامبەر بە پرۆژەی بەهای فەرموودە و هەڵوێستیان بەرامبەر ئێوە چۆنی هەڵەسەنجێنن؟ الحەمدولله لە کۆمنتەکانیان کە لە پێیج دەنێرنەوە ئیتیساڵات تەلەفۆنیش یعنی دڵخۆشن پێی و مرتاحن بە تایبەتی لەو فترێکەوە ئینسان تەفاعل لەگەر پێغەمبەری خوا دەکات عەلەیهی سەڵات وەسەلام یعنی هەست و شعورێکی تایبەتیان هەیە الحەمدولله. بەڕێز مامۆستا سیروان کاکە سەڵا بەڵێ من دەمەوێت بچمە لای چەند بەشداربوویەک کەوا لێرە لە هۆڵی تاقیکردنەوەدان من نامەوێت زۆر کاتیان بگرن تەنها بە کورتی دەمەوێت لیان بپرسم دەسمە لای ئەو مامەیە سڵای خوای گەورەت لێبێ مامەجان ئێوە لە تاقیکردنەوەکە بەشدارن بە چ ئامانجێک بەشداریتان و تاقیکردنەوەی کردو؟ بەڵێ وەڵاهی زیاتر لەبەر ئەوەی کە زیاتر شارەزابین لە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر لەوە من حەز دەکەم مثلا دوای خۆم تاقیم بکەم بای چەندێک ئەزانم. لە ماوەی ڕابردوودا 1-2 جار کاتەکەی دواخرا ئەمە ساربوونەوە نەبوو بۆ ئێوە؟ وەڵاهی تەمان دەورە بینیەوە ئامانج ئێوە لە لەبەرکردنی ئەم فەرمایشانە چییە؟ زیاتر ینی جێبەجێکردنی لە ئیشی ڕۆژانەمان زیاترەوەیە. سپاس بەڵێ من نامهەوێت زیاتر کاتی بەشدار بەم بگم ئێستا لە ناو ئیمتیحانەکەدان واتە ئێستا کاتی ئیمتیحانەکەی و ئیمتیحانەکە بەڕێوە دەچێت بەڵام کات ئیمتیحانەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بە پێی ڕێنمایە تەندروستیەکە بەڕێوە دەچێت بەشداربووان هەمویان بە ماسکەوە بەشداریان کردووە و مامۆستایان بە شێوەیەکی کە بەشداربووەکان ئەوانەی کە ئیمتیحان دەکەن مەترێک زیاتر بینیان هەیە بۆیە خۆشبەختانە ئەوە وای کردووە بەشداربووان کەشێکی ئارامیان بۆ دروست بێت تاوەکو بەشداری لە تاقیکردنەوەکە بکەن بەڵێ ئەمە باشێک بوو لە زانیاریەکان لە نێو هۆڵەکانی تاقیکردنەوەی بەهای فەرموودە لە شاری هەولێر.
بەڵازدان و خۆشەویستان تەوەری یەکەمی پایان ڕۆژین ڕۆمانەکە ماژەمان پێکرد قسەکردن لەسەر فشاری گروپە مەدەنیەکان بۆ دامیکردنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیانی ناوچەکانیان. دیارە هەندێک شار و ناوچە و قەزا و ناحیەمان هەیە کە فەرامۆش کراون لە ڕووی خزمەتگوزاریەوە بە تایبەتی لە دوای ساڵی 2014 کە هاتنی قەیرانی دارایی بووە بە تەواوەتی فەرامۆش کراون و هێشتا لە هەرێمی کوردستان هەندێک خزمەتگوزاری سەرەتایی هەن کە بۆ ژیان دەبێت دابین بکرێن بەڵام بەداخەوە دابین نەکراون کە نەک لەبەر نەبوونی و نەتوانایی و نەداری قواری هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێم بەڵکو لەبەر کەم تەرخەمی و بێپلانی ئاوەڕ نەدانەوە بە خەڵکی ئەم خزمەتگوزاریانە دابین نەکراون. هەر بۆیە لە هەر ناوچەیەک کە دەگری کۆمەڵێک خەڵک کۆبوونەتەوە لە ژێر هەر ناوێکدا بێ فشار دروست دەکەن بۆی کە خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکەن. لە قەزای چەمچەماڵ گروپی فشارە مەدەنیەکان دروست بوون لەوەی کە گروپی هەنگاو بۆ فشارە مەدەنیەکان دروست بوون بۆی کە فشارێک لەسەر حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان دروستکەن بۆی کە خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکەن بە تایبەتی منطقەی چەمچەماڵ و تەکیە و ناوانە بەدەست کۆمەڵی گرفتەوە دەناڕێنن سەرڕایەوەی کە زوو دەیان بینین ناڕزایەکانیان بۆ چارەسەرکردنی گرفتە ژینگەیەکان کە لە ناوچەیە هەن بۆهی ئەو هەندێک کارخان و شەریکات جیاواز لەو ناوچەیە هەن ژینگەی ناوچەکەیان پیس کردو بەڵام بەدەست کۆمەڵی گرفتی خزمەتگوزاری سەرەتاییەوە دەناڵێنن بە تایبەتی گرفتی ئاو کە ماوەی چەند ساڵێکە ئەم ناوچەیە بۆی گرفتی نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێنێت بەڵام تا ئێستا گرفتەکانیان بۆ چارەسەر نەکراون. لەسەرم بابەتە میوانێکمان دەبێت لە چەمچەماڵەوە تا ئامادەکردنی ئامادەبوونی میوانەکەمان دەچینە لای راپۆرتێک لەسەر خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە ناحیەی خەلیفان کە پەیامنێرمان ئازاد و مەراوەیی بۆی ئامادە کردوین کە دیارە ناوناوەیە لەگەڵ هەموو وەرزەکاندا خولی جیاوازی پەروەردە و خولی لەبەرکردنی قورئان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە بارگەکانی کۆمەڵی ئیسلامیدا بوونیان هەیە کە لە خەلیفان دیارە خولێک بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کراوەتەوە و شەوی ڕابردوو کۆتایی بەم خولە هێنراوە کە ئازاد راپۆرتێک یافیتیشی بۆ ئامادەکردوین پێکەوە بینیرەوە ڤیدیۆ دەبین. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجح البصر هل ترى من فتور ثم ارجح البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. هەڵبەتە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سەرەتا کاری سەرەکی کۆمەڵی ئیسلامی داوایە داوە بانگەوازەوەتە ئاشناکردنی خەڵکە بەخوا لە ژێر ڕۆژنایی فەرمودەی خەیرکم من تعلم القورآن وعلمه ئەو فەرمودەیە هانی دانکەوە ئێمە ئەگەر پلە و پۆستی باڵاشمان هەبێ هەر خۆمان بە خزمەتکارێکی متەوازعی ئەو قورئانە بزانین. ڕۆژێک خولی حفزی قورئانە و ڕۆژێک خولی فێربوونی قورئانە و ڕۆژێک خولی فەرمودە ناسیە و ڕۆژێک تەزوید و چۆنەتی خوێندنەوەی قورئانە. بۆیە ئێمە بەڕاستی ئیشی سەرەکی ئێمە خزمەتکردنی قورئان و حەدیسە. ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دەفەرمێت تەرەکتم ما ئین تەمەسەکتم بهما لەن تەضیلوا ئەبەدا. پاش خۆم شتێکم بۆ بەجێهێشتون ئەگە دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن. ئەویش کتاب الله وسنة نبیه ئەو فەرمودانەوای لە ئێمە کردوکەوە ئێمە سپۆنسەری سەرەکی خزمەتکردنی قورئان و تەفسیر و هەروەها ڕاوە و کەلیماتی قورئانیش بین. وەلیلله الحەمد کۆمەڵی ئیسلامی لە کاری دەعەوی لە پێشەوەیە. ئێمە کۆنجمەلی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەشەکانماندا بەردەوامی لە چاڵەشەکانماندا ئەم جارش چاڵەشەکەمان کردنەوەی خولێک بوو خولی قورئانی پیرۆز کە سوورەتی موڵک بوو لەلایەن بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردی سەرپەرشتی کردووە لێرەوە دەستخۆشی لێ یەکەین خوا گەورە پاداشتی داتەوە و ڕێژەیەکی زۆر لە برایان لە خوشکان بەشداریان کرد خوا گەورە پاداشتیان داتەوە. ڕێژەکەشمان گەیشتە 140 نەفەری خوا گەورە پاداشتی هەموو لایەن و دەستیان خۆش بی کاتەکەش مانگەکی خایەن.
بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا من وەکو قوتابێک بەشداریم کرد لەم خولەیە تێیدا ئەم خولە بۆ ماوەی مانگێک بوو توانیم ئەم قورئانی پیرۆز کە سوورەتی لەبەرکردنی سوورەتی مولک بوو توانیم بە ماوەی مانگێک ئەلحەمدولیلا لەبەر بکەمەوە یەکێک بم لەوانەی کە لە پلەی یەکەمەکان بووم پشتیوان بە خودای گەورە هیوادارم لە داهاتوودا ئەو کوڕ و کچانە ئەو گەنجانەی کە زۆر یعنی ئاڵودەی سۆشیال میدیا ئەوانە بوون بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و هەزار شکر و سوپاس و شتایش لۆ خوای گەورە و میهرەبان کەوا دەفەتی پێداین توانیمان بەلەبەرکردنی سوورەتی مولک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە کەوا هەر کەسێک شەوانە بیخوێنێ لە ئاگری دۆزەخ مەحرومە بێ لە ئاگری دۆزەخ ناشتێنێ ئینشاءالله یعنی بەڕاستی خۆمان بە خۆشحاڵە زانین هیوادارین ئەو خوڵانە بەردەوام بن ئەوەی کردومانە لۆ خوای گەورە و میهرەبانە ئینشاءالله ئەجر و پاداش لای ئەوە. بەڵازان بڕیابوو لە تەورێکەماندا باس لە گروپی هەنگاو بۆ چالاکی مەدەنیەکان باسکەین کە ئەم گروپە ئامانجی زیاتر خزمەتکردنی خزمەتگوزاریە لە قەزای چەمچەماڵدا وەک دەزانن قەزای چەمچەماڵ بۆی کە سروشتەکەی بۆ شێوازەیە کە غازێکی زۆری تێدایەوە لەگەڵی شاوی گەورەترین وێزگی کارەبای تێدایە و لە ساڵانی ڕابردوودا بڕیار بوو سندوقێک بۆ ئەو قەزایەدا بنێت کە زیاتر لە 7 ملیۆن دلاری تێدا کۆکرا بەڵام تا ئێستا هیچ خزمەتگوزاریەک بۆ قەزایە جێبەجێ نەکراوە بۆیە زۆرێک لە گەنجان و چالاکانی مەدەنی ئەم گروپیان دروست کردو بۆ زیاتر ئامان فشاخستە سەر دەسەڵات و حکوومەت بۆ زیاتر خزمەتکردنی قەزاکەیان ئێمە لەو تەورەیەماندا برار بوو باز لە چالاکیەکانیان بکەین و بزانین ئامانجەکانیان چینوە تا چەند دەتوانن فشار بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە قەزای چەمچەماڵدا دروست بکەن بەڵام بەداخەوە بۆی گرفتێکەوە تا ئێستا میوانەکەمان ئامادە نەبووە. بەڵازیزان دیارە ئامادەنەبوونی میوان و هەندێک گرفتی تەکنیکی بەشێک لەو سەرێشانەی ئامادەکردنی بەرنمەیە ناوبڕێکی کورت وەردەگرین و لە دوای ناوبڕەکە لە بابەت و بڕگەکانی دیکەی پەیامی ڕۆژ پێچان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگە تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و
بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جبە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵازان دەچین لای پەیامنێرانمان سەرەتا دەچین لای هوشیار محەممەد لە بەرزی پشتۆ لەگەڵمانە بزانین دوایین زانیاریەکان چین و بۆچی لەوێ. وشیار سڵاوی خوا لەبێت دوایین زانیاریەکان چین گەر بۆ مام گوازیتەوە. لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان کۆمەڵەیەک زانیاری و چالاکیتان بۆ دەگوازینەوە کە هوشیار محەممەد لە مەرزی پشتەوە لەگەڵمانە دەبێت بۆ گواستنەوەی کۆمەڵێک زانیاری واروواردەڵان محەممەد پەیامنێری سلێمانی لە سلێمانی هەندێک چالاکی خێرخوازی ئەمڕۆ ئەنجام دەدرێن
کە خزمەتکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەتە لە بازار بە تایبەتی دەیانوێنیەوە ڕۆخانێکیان بۆ ساز بکەن بۆ کۆمەڵی خەڵکی کەم دەرامەت و کەم دەست کە لە پرۆژەیەکی جیاوازەوەی بۆیە لە لای کۆردەڵانمان لەگەڵە بۆ گواستنەوەی چالاکیەکەەوە لایەکی دیکەوە لە مەرزی پشتەوە بزانین زانیاریەکانی وشار محەممەد پامنێرمان لە مەرزی پشتەوە چین وشار سڵاوی خوا لێبێت ئەگەر دەنگت لە ئێمەیە گوێت لە ئێمەیە با بزانین زانیاریەکان لە مەرزی پشتە چین بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا خەڵکی ئەو سنوورە کۆمەڵێک ناڕزایەتیان هەبوو و بە تایبەتی دانیشتوانی ئەو ناحیانی نزیک بە مەرزی پشتەش هەر ناڕازی بوون لەوەی کە داهاتی ئەو سنوورە بۆ ڕێگاوبان و بۆ خەڵکی ناوچەکە سرف ناکرێت ناڕزایەتیەکان بەکوێ گەشتون و لە تازەترین زانیاری لەو مەرزەیە چی هەیە. بەڵازیزان دیارە گرفتێکی تەکنیکیمان هەیە ناوبڕێکی کورت وەردەگرین و دێنەوە لاتەن. کە بابم خوتبەکەیدا بە کوردی کە خوتبەکە تەواو بوو ئەو ئاغا هەردووچیان هەستان لە جێ خۆلۆ یەکتون و یەکتریان ماس کرد و تۆمەتێکی بۆ دروستەکرێت لەسەر شیوعی بوون با بڵێن فەرزم ئەمن ئێستا چوم لە ناو مەزموع ئەمە سیحیەکان دانیشتمان لە قسەم لەگەکرد برادەری مەزلک پێکەوە بووین و دەگەڕین لەگەڵ دانیشتن بە هەندێک بە مەسیحی کاکتۆر کەسێک بە باوکتەڵێ تێیدی ئیسلامیان مەکە مانە هەمووی چڵکاخۆری ئەمریکین لەو کاتە جەنابی باوکو هەر لە بەغداد تەفسیری سوورەتی ئەمە نووسێ بە دیاریەی نێرێ بۆ عیزە دووری مەلا عەبدولکەریم مدەڕیس هەر قەلەندرا لەوێن دەرەی حەقیقەت پێیان بەجێهێشت ئیتر داوای بابمیان کرد لەجێ ئەو ببیتە مدەڕیس مامۆستا مەلاکەریمی مدەڕیس ڕەحمەتی خوای لێبی کەم باب مەفاتی کرد و تارێکی دا لە وتارەکەیدا فەرمووی 50 پشتە ئەو عائیلەیە ئینسیانی جاهیلیان تێدا نەبووە. ئەبروکە دە بەحس ڕۆلی ئەنجومەنی پارێزگا دووکی کە این کات چ دیف چون کردیە بۆ ڕەفشە پارێزگا دووکی مخابنی و وەکو پێویستە بگۆزانی ناگەهیتە هەمی هاوڵاتیان یعنی ئەف میکانیزمێک و ئەف ئالیەتە دابەشکردنێژی ئەس تەسەوەر کێمە گەر بێتە گوهارتن دێ باشتر بیدە بۆدەك مەیتین با گەندەلیاتی داهەیە خەمتە کەمتر خەماتیاتە داهی بە حتانە کەژی مەگەرێک ژ بێتە بەسکردن و احتمال دەردەسە سەرکەتی ژون بەس حتانکردنەوە نەشارە سەرکردن بەرهەندی گەلێک ئەگەران میکنەوە ئیشارەتە کۆم بابەتە بدەین تە بودجەیەک نەبیتن وەکو محافظە تو وەکو ئەنجومان تو نەشی متابعاوان جورە پرۆژا بکەیت تو نەشی وەکی بێژن عدالەتی و یەکسانیە بکە یانجی متابعاوە پرۆژا بکەی هەر دەڤەرێکی مستحقاتی توی چنە چەند ئەم تڕازینە نەخی ئەم ناتڕازینە وەکو ئەندامەت ئەنجومەنی بخانە عەدلی هەیە هەمی ئەندامەت ئەنجومەنی دەسە سەرکەتی حتامیەش ئەدا خو ناتڕازینە داخوازت هاوڵاتیان کەم و کورتیە پارێزگەها دووکی خەلەلێت کو هەیمە گەهاندنە لایەن پەیوەندی دار یعنی بۆچی هەمی گۆڤڵ دووک قەیران دەست بکەن بۆچی دووکی و مەغدورە یعنی ئەو کیە غەدرە دووکی کردی یعنی بەرپرسین مە بخۆین حکوومەتە خوجی بووینە یانجی کەسێک حکوومەتە هەرێمێ بووە کی بووە غەدرە پارێزگا دووکی کردی هەندە جارە بابەتی حزمەتی تدخل بکاتن چکیمە نمونەیە هەین الوێ پارێزگەهی بۆ نمونە ڕێڤەبەرە احتمالە مەبادەکێت گەندالیە سەر هەین تەجاوزات سەر یاسایە کردین پارەیش خەڵکی وەرگرتین بۆدەک ئامادەنە حتانێکی جار نهاتەکردن لێ دیتنەوە من ئەگەر هەندی دەستگای چاودێری هەبن متابعە سوڵتات تەنفیزی بکەن حتما یعنی ئەو مەشاریع دێ باشتر ئینجازیکەن دێ باشتر خزمەتێکیان دێ باشتر ئەدایکەن ئەگەر کەس متابعە من نەکات ئەس پرۆژەیەکی چێکم احتیمال دێ کومەکە خەلەلە تێدا دروست کەمە یاسا ئەنجومەنی پارێزگای ژمارە 2009 ڕێگەناوتە تا هەر کەیسێکی و بابەتێ دادگەهی تدخل بکاتن غازان لە چەند ڕۆژی ڕابردوودا بە مەبەستی دروستکردنی هەماهەنگی لە نێوان ڕێکخراوە ژینگەیەکان و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە
بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لە هەرێمی کوردستاندا دامەزرات کە ئەمە چەند ڕێکخراوێک تێدا بەشدار نزیکەی 20 ڕێکخراو دەبێت بزانین لەم تەورێماندا باسیەوە دەکەین بزانین ئامانجەکانیان چییە و پلانیان چیە بۆ داهاتوو هەروەها ئەم دروستکردنی ئەم بۆردە تا چەند دەتوانێت بێتەوەی کە ئاسانتر ڕێکارەکانیان کارەکانیان ئەنجام دەن لەگەڵ فەرمانگە ژینگەیەکان لە حکوومەت هەرێمی کوردستاندا. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان هەردوو هاوسەرۆکی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لە تەورەکەماندا میوانیش زۆر بەڕێز ئامین ئەحمەد هاوسەرۆکی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان وەروەها بەڕێز مەعروف مەجید هاوسەرۆکی ڕێکخراوەکان. زۆر بەخێر بن، سپاس بۆم دەرفەت. ئامینە خان سەرتا دێمە لای بەڕێزت ئاماژ لە دروستکردنی ئەم بۆردە بۆچی دەگەڕێتەوە بیرۆکەکەی چۆن لەلاتان گەڵاڵە بووە پلانتان چی دەبێت ئیشان؟ تێنەگەشتن پرسیار ئامانج لە دروستکردنی ئەم بۆردە چی دەبوو لە ئەم ڕێکخراوە ژینگانی کە لە هەرێمی کوردستاندا دروستکراوە پلانتان چی دەبێت؟ بەڵێ دیارە دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. طبعا من بۆ یەکەم جارە میوانداری جەنابتانەکەم ئەوە گلەیتان لێبێت شکا بۆ ئێمە زیاتر لە کەناڵەکەتان و دەرکەوتینە لەبەرەوەی خزمەتانین ئێمە کە ئیشەکەین وەکو ڕۆحی ژینگەی وەکو مەسەلەی ژینگە وەکو ڕۆحی وەرزشی وایە ئەوێ فەرق و سنووردار نەکرێت. من سپاسدانەکەم دیارە ئێمە ئامانجمان لەم بۆردەیە دیارە هەر ئامانجی ئێمە نەبووە، ئامانجی لایەنی پەیوەندیداریش بۆ بە حکوومەت لەبەرەوەی ئەمڕۆ بەڕاستی قەیرانی دارایی بەرۆکی وڵاتەکەمانی گرتۆ زۆر بەخاستی. دیارە ئەم ڕێکخراوە ژینگەیانە لەگەڵ ئەوەشە خەڵقانی دڵسۆزمان هەیە لەم وڵاتەیە کە جگە لەوەی کە دام و دەستگاکانی حکوومەت بەڕاستی لایەنی پەیوەندیدار بە ژینگە نەیتوانیەوە وەکو لە تمۆحی خەڵکی شارانە بووە، لە تمۆحی سەرجەم کوردستانە نەبووە کە بتوانین ئەو کێشە ژینگیانەیە هەیە کە بنە بڕی بکەین. بۆیە هەر کەسە لەلایەنی خۆی و هەر ڕێکخراوێکی ژینگەی توانیوێتی بەپێی توانای خۆی لەم قەیرانەش توانیوێتی بەڕاستی جێدەستی خۆی دیاری بکات لە کوردستانە یان خۆ بەپێی شارەکان و بەپێی ناوچەکان. بۆیە ئێمە بەڕاستی فەرمانگەی ژینگە بڵێن لە سلێمانی کە لایەنی پەیوەندیدارە بە ژینگە پیان باش بوو کە ئەم بۆرد دروست ببێ و هاماهەنگیەک دروست بێ لەگەڵ لایەنی پەیوەندیدارە. بەڕاستی ئێمە بۆ ئەو کێشە ژینگەیانە جانی کێشەمان زۆرە لە ڕووی ژینگەیە و بەڕاستی ئێمە لە مەسلەی زۆر بوونی ژینگە و لە مەسلەی ئەوەشی کە هەیە کە لە ناوەچیە زۆر جار بە کارە سروشتیەکانە یا کارە دەستیەکان کە ئەمڕۆ لە ناوەچی یاخۆ بۆ هۆی شوێنی نیشتە جێبوونەوەی لە سلێمانی بێ. بەڵام ئێمە بەڕاستی هەماهەنگی ئێمە ئامانجی ئێمە لەمە میکانیزمی ئێمەشەیە لە مەسەلە ئامانجەکان میکانیزمێکیشمان هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین میکانیزمانەوەی ئەگەر بێت و بەڕاستی لە تەمۆحی ئێمە نەبێت لەوانەیە ئەگەر لایەنی پەیوەندیدار لەگەڵمانە نەبێت زۆر بەپێی ئەو کارانی کە ئەکرێ ئێمە خۆپیشاندان بکرێت لەسەر مەسەلە کێشە ژینگەیەکان واژۆ کۆ بکرێتەوە لەسەر مەسەلە ژینگەیەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدارە قسە بکرێت دانووسان بکرێت. بۆی ئێمە بەڕاستی ئامانجی ئێمە لێرایە باشترکردنی بواری ژینگەیە، جوانکردنی بواری ژینگەیە و بەرگریکردنە لەو ژینگەی کە ئێستا هەیە بە هەموو لایەک. بەم شێوەی ئێمە ئامانجمان ئەوە بووە کە هەموو ئەم ڕێکخراوانە بەڕاستی ئێمە ناکۆکێکە بوو وەکوەوەی کە ئێمە لەوانەیە هەموومانێک ئامانجمان هەبێت لە مەسلەی ژینگەیە، بەڵام ئەم ئامانجانە کۆ نەبوون، دیار نەبوون. بۆیە ئێستا پێم یعنی بەلایانی پەیوەندیداریش بە خۆشمان وەکو ژینگەیەکان و ڕێکخراوە ژینگەیەکان لەم بۆردای ئامانجمان ئەوەیە کە ئێمە زیاتر ئیش بکەین بۆ ئیشەکانیشمان زیاتر دیار بێ و بە هامانگیەکی زۆر باش لەگەڵ لایەنی پەیوەندیدارە. زۆر باشە کاک مەرۆڤ، کاتێک کە باس لە ڕێکخراوە ژینگەیەکان دەکرێت خەڵک زیاتر ڕەنگە تەنها ینی تێڕوانینی بۆ ئەوە بێت یا باوەڕی وا بێت کە ڕێکخراوەکانیشان تەنها سەوزکردنی ناوچەیەکە یا پاکردنەوەی شوێنێکە. بەڵام سێری فەرمانگەی ژینگە دەکەین یەکێک لەو کارە گرنگانی کە فەرمانگەی ژینگەی حکوومەت بەدەستێتی پرۆژەیە کە لە هەر شوێنێکا دەکرێتەوە لە بابەتی وەبەرێنان یا پرۆژەکانی دیکە بەبێ مۆڵەتی فەرمانگەی ژینگە ئەم شوێنە بۆی نییە بکرێتەوە. ڕۆڵی ئێوە لەم جۆرە کارانە جیاواز لە سەوزکردن جیاواز لە پاکوخاوێنیەکە چییە بۆی کە هاوڵاتیانی ژوشیار بن بۆی کە بزانن بۆردەکەش ڕۆڵی لەم کارانەیە چی دەبێت؟ خۆی گومانیتیانە مەسلەی ڕێکخراوە ژینگەیەکان ئەبێ ڕۆڵی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا بجێڕێ ینی زیاتر چاودێری
ئەگەرنا ئێمە بەواچێت جاری وا بووە کە هەڵمەتی نەمامچاندن یاخود پاکردنەوەمان کردووە لایەنێک کەم تەرخەم بوو بێ لە بەرامبەر و کارە ئێمە کردبێت ماگەرنا من لەو باوەڕێم ڕێکخراوی ژینگەی لەسەر ئاسی جیهانیش نەکرد ڕێکخراوە ژینگەیەکان بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاریان هۆشیارکردنەوەی زیاتر و لەلایەنی جێبەجێکاریش وەکو چاودێری ئێمە وەکو ئەوەی کە بەڕێزت باست کرد بەڵێ یەکێک لەو جیهەتانی کە لە هەرێمی کوردستانە هەر پرۆژەیەک بکرێ بێ فەرمانگەی ژینگە مۆڵەتی پێ بدە لەگەڵ ئەوەشا بۆ نمونە ڕوبەری ئەو شوێنەی کە پێی ئەدرێ بە پێی یاسا ئەبێ لە 125 شوێنەکە سەوز بێ ئێمە وەکو ڕێکخراوەکان چیمان کردووە زۆر جار بۆ نمونە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراو ناتوانین ئیجراعاتکەین لەبەرەوەی لایەنێکی جێبەجێکار نین ئەوەی کە لەسەر ماوەیە بۆ نمونە فەرمانگەی ژینگە ئەو لایەنانەمان ئاگادار کردوتە کە لایەنی کە مۆڵەتەکان بەم ڕێکخرا بەو کۆمپانیانە داوە ئەگەر نا من چەندین جاریش بە فەرمانگەی ژینگە و جیهەتی معنی وتووە کە کارگە هەیە لە 100 ڕوبەرەکەی سەوز نییە پێم وتمانە لایەنی کەم چۆن سەرەتا بە مەمنونی هاتووە داوای لێت کردو مۆڵەت وەرگرێ ئامادەش بۆ پابند بێ بۆ ڕێنمانی کە بەڕێستان پێتان داوە بەڵام لایەنی کەم بۆ نایەن ساڵانش نەبێت 2 ساڵ جارێک مودەیەک دیاری بکەن بێن ئەو شوێنانە بگەڕێن ئایا بۆ منە تۆ کە من مۆڵەتم پێداوە بەو ڕێنمانە ئێمە پابند بوویتە نەخێر ئێمە وەکو پەیوەندی ڕێکخراوەی خۆمان لەگەڵ بەشێک لە کارگەکانە پەیوەندی ئەومان هەبووە بۆ منە هەستمان کردووە کارگەیەک ئەو لایەنی کەم تەرخەم کردووە داوامان لێ کردووە داواکردنەکەشەوە نەبوو بڵێن ئیجراعاتی لەگەڵا بکەین لەبەرەوەی ئێمە نەماتوانیوە چۆن ئەڵێ بە قسەی خۆش قەنەعەتمان پێ کردووە کە بەشێک لە ڕوبەری بیناکی خۆیان سەوزکەن وە لە هەمان کاتیشا بەشێک لەوانە کە لێرەوە جێگای دەستخۆشیە من نایەنم بەڵام بەشێک لە کارگەکان هاوکاریش مابوونە یعنی بۆ نەوتومانەوە بۆ من لە سنوورێکە کارەکەن بوونەتە هۆکاری پیسبوونی ژینگە بوونەتە هۆکاری پیسبوونی ژاوەژاو بۆ نمونە بینین تەنانەت زەوی ئاوی ژێر زەوی لە مقابلی ئەوەیە بۆ منەوەرن فڵانە شوێنمان بۆ سەوزکەن کردویانە بەڵام لایەنی ئەوەی کە گرنگە حکوومەت ئەبێ بێ چۆن مۆڵەتی داوەسا بۆ منە چۆن ئەو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و پارێزگا و شوێنەکانی تر هەیەکە لایەنی کەم هەفتانە ڕۆژانە ئەگەڕێن شوێنەکە ئەم مۆڵەتی پێداوە بێ پابند بێ پێوەی بەڵام هەستەکەم لەو ڕۆەوەی کە ئێمە هەستمان پێکردو بە تایبەتی هەندیە ناوچە کە بەداخەوە یەکێک لەو گرفتانی کە ئێمە هەستشمان پێ کردووە فەرمانگەی ژینگە لە هەموو شار و شارۆچکەیەک فەرمانگەیان نییە تەنها لەسەر ئاستی پارێزگاکان لەگەڵ ئیداری گەرمیان و ڕاپەڕین بۆ منە هەڵەبجە لەکەیەوەتە پارێزگا تا ئێستا فەرمانگەی ژینگەی نییە ئێمە بۆردەکەمان بەشێک لە ڕێکخراوەکانی هەڵەبجەش کە ژینگەین لەسەر سلێمانیە کە ئەمە خۆی لە خۆیان یەکێک لەوانەیە کە حکوومەت گرنگی بە هەڵەبجە ئەم ڕێکخراوانە دەتوانێت فشار دروست بکەن کە فەرمانگەی لێ دروست بکرێت ئەوەی کە ئێمە پێشتریش داوامان کردو تەنانەت ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان پێشتر داوامان کرد لە چەمچەماڵیش دروست کرێ بۆ نمونە لە کۆیەش دروست بکرێت ئەو شوێنانەی کە هەستمان پێ کردو مەترسی ژینگەیان زیاتر لەسەرا گومانی تیانە بەواچی شوێنەکانی دەرەوەی پارێزگاکان مەترسی زیاتر لەسەر لەبەرەوەی حکوومەت وەکو پێویست چاوی لێ نەبێ بۆ من ئەو ناوچانە زیاتر ناوچەی پیشە سازین خەڵک ئیشی تیاکە مەترسی ئەوەیە مەسەلەوەی کە ئێمە ئایا ئەتوانین چی بکەین بەرامبەریان ئەوەی کە ئێمە هەمانە زیاتر وەکو ڕێکخراو بەیاننامە ناڕزایەتی دەربڕین ئەوە دڵنیاشم ئێمە ئەم بۆردەی کە دروستمان کردووە بەشێک لە ڕێکخراوە هەرە ئەکتیڤ و چالاکەکانی تایە بەشێکیش لەو ڕێکخراوانەی کە بەداخەوە لە ماوەی ڕابردووە ئەکتیڤ نەبوونە لایەنی کە ئێمە کە ناومانتە بۆردەکەەوە ئەمانەوە ئەکتیڤ بن بۆیە لەو دڵنیاین ئەبێ واش بێ لەبەرەوەی ئێمە پەیمانمان هەم بە دەستەی ژینگە بە فەرمانگەی ژینگە داوە کە بۆردەکە ئەبێ یەکێک بێت لەو بۆردە ئەکتیڤانەی کە لێسا بەدواوە چاودێریکی باشی سەرجەم بەشەکانی ژینگە بکە کاکمار پێشتر بۆ نمونە ئێوە هەرێک کەستان و خاوەنی ڕێکخراوێکی ژینگەی خۆتان بوون پشتیوانی بۆ نمونە هاوڵاتیانی خەڵکی بازیانتان دەکرد لەوەی کە معاملەکان لەوێ ژینگەی ناوچەکەیان پیس کرد و فشاریان بۆ خەڵکێناوە ئێستا ئەم بۆردە ئەتوانێت فشاری زیاتر بۆ جێبەجێکردنی داواکاری هاوڵاتیان بکات لە شوێنێکا کە گرفتێکی ژینگەییان هەبووە بەداخۆیانی بەڕاستی ئێمە ئەوە خەمی گەوری هەموو ڕێکخراو ژینگەیەکانە کە ناوچەی بازیان بەداخۆگەر ئێمە لە عەقلی هینمان بواە کشتتوکاڵیمان بواە یاخۆ بڵێن بە زیادکردنی بەرووبوونی خۆماڵیمان هەبواە ئەبووە نە ناوچەی بەکرەجۆ نە بازیان بە هیچ شێوەیە بەکار نەهاتە بۆ منتیقی بۆ شوێنی بڵێن پیشەسازی بەداخەوەی کە ئەمڕۆ ئەیبینی مەئەساتە
لە ساڵەکانی دوای بڵین لە هەشتاکانەوە بڕوا بکە لە هەموو بڵین عێراق لە بازیانەوە تەماتی بۆچوو هەر بە تەماتە بڵین بۆ نمونە دەواجنی تا کراب بەشی هەموو عێراق دەواجن کە ئەو دەواجنی کە لەوێ بوو بەشی هەموو عێراقێک ئەو بەروبوومانی کە لەوێ بوو ئەو دەغڵ و دانانی کە لە بەکرەجۆ ئەکرا بۆ نمونە کە بەناوبانگ و بەکرەجۆ بۆ بەرهەمێنانی گوڵە بە ڕۆژە بەشی هەموو عێراق و هەموو دەوڵەتە عەرەبەکانی شێکرد ئەمە بەڕاستی یعنی ئەمە کارەساتە ئەگەر تۆ ئێستا وەکو حکوومەت و وەکو لایانی پەیوەندیدار و وەکو ئەمەی کە تۆ خەمێکی گەورەی وڵاتەکەت نەبێ بێ ئەم شوێنانە بکەی بە شوێنی نیشتەجێبوون و بیکێ بە شوێنی پیشەسازی ئەمە خراپە ئەمە بۆ نەوەی داهاتوومان خراپە ئێمە زۆر کاریگەریمان کردە سەر خۆمێکێک ملەوانی وەکو ڕێکخراوەکەی خۆم وەکو کۆمەڵی کوردستانێکی سۆز بەڕاستی گوشاری زۆرم خزۆتە سەر لایانی پەیوەندیدار و زۆر دانیشتمان کردو لەسەر ئەو کێشەیە بەڵام بەداخەوە ینی بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەبینژێ لەو شوێنانە ئێمە شوێنمانەیە سەخەریە بەڕاستی لە شوێنەکانە لە ڕۆژ ئاوای سلێمانی ئەگەر بیتە ناو قوڵایەکانی سلێمانی و کە ئەچێتەوە بۆ بەرەو چەمچەماڵ و ئەو شوێنانە ئەبینی شوێنێکە بەس بۆ پیشەسازیە بێ ئەی بۆ نایەن ئەم عەقڵە لەوەیەست باشە خاتوامینە پێشتر ئێوە ڕێکخراوەکەتان فشارتان دەکرد بۆ ئەوی کە داواکاری خەڵکی ناوچەکە جێبەجێ بکرێ ئێستا ئەم بۆردە ئەتوانێت جیاواز لە ڕێکخراوەکە فشاری جدیتر دروستکە ئێمە ئەم یەکگرتنە و ئەم دەستە جەمعیە کە ئێستا کراوە لە ڕێکخراوەکانە هەمیشە بۆ ئەوەیە ئێمە ئامانجی گەورەمان بەڕاستی لێتان ناشارینەوە گوشارخستنە سەر دەسەڵاتە بۆ ئەوەی ئەو شوێنانە بەکار نێت بۆ ناوچی پیشەسازی و ئەو شوێنانەشی کە بۆ کشت و کاڵیە بچکە ئێستا بمانوێ نەمانوێ ئێستا ئێمە سیاسەتی بۆ نمونە بە دارایی وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بیتە سەر مۆزوعی بە سیاسەتکردنی ئابووری لە وڵاتی ئێمە بێمە فریا خۆماکەین ئێستا ئەگەر فریا خۆمان نەکردین یعنی ئێستا کشت و کاڵ بەرامبەر بە نەوتە خۆ بێ ئەمە حساب لەسەر کشت و کاڵ بکەین ئەبێ ئەو ناوچێت لە مەڵتیقەی لە سلێمانەوە تاچێتەوە شارە زۆرە بێمانە بەکار بێتەوە جارێکە بۆ کشت و کاڵە ناوچی ئین بەکار بێتەوانی بەکرەجوو و بازیان ئەوانە من پێم باشە بەڕاستی حکوومەتی هەرێم لێرەوە ئیتر ئەو عەقڵە بەکاربێنێ کە چۆن بژێوی ژیانی هاوڵاتیان و تموحیشی هەبێ لەوەی کە هەناردەی هەبێ بۆ دەرەوەی کوردستان لەبەرەوە بەڕاستی ئەگەر حکوومەت خۆی لانی پەیوەندیدار ئەمە نەکات ئەمە خراپە بۆ داهاتوومان خراپە یعنی ئەم گوشاری کە ئەمڕۆ ئێستا لە سەرمانە و لەسەر هاوڵاتیان و لەسەر حکوومەتیشە بە هەمان کات حکوومەت خۆ هەمیشە هەوڵیاوە بۆ ئەوەی کە ڕازانەوە بکە بەڵام لەگەڵ ڕازانەوەکەشا بێ ئێمە بەربووممان هەبێ بۆی ئێمە ئەوەی کە ئەمڕۆ هەیە و مەترسی هەیە لە ڕووی تەندروستیەوانێ لە ئێرانەوە مەترسی هەیە لەسەر خواردنەکان وەرە تۆ لە تورکیاوە مەترسی هەیە لەسەر شتانێک کە ئێستا ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتەکە بڵاو بۆ تۆ کە ئەو ڕۆنە چ زەرەرێکی هەیە بۆ هاوڵاتیان ئێمە خواردنی دەستی یعنی بێت و یعنی ئێمە بەڕاستی بە کوردوەتەنی قسە بکەین لە ڕووی نەتەوەیەوە قسە بکەین ئێستا ئەو خواردنی کە ئێمە بەدەستی دوژمن تۆ شتێ بخۆی حتممە نەبێ لی بترسی حتممە لە 100% نییە ئەگەر لە 150 بێمە زەرری هەیە بۆ مرۆڤەکان ئێمە ئەگەر ئێمە ناوچێکی ئاوا گەورەمان هەیە و هەمووی کشت و کاڵیە ئەی بۆچی مەخۆمەت پەنا بۆ ئەوبر ڕاستە ئێمە سیاسەتی ئابووری لەوانەیە وامان لێ بکە وڵاتان زۆرمان بۆ بێنە فشارمان بۆ بێن لەسەرەوەی کە ئێمە بێ سیاسەتی ئابووری ئاڵ و گۆڕ بکەین بۆی ئەوان بۆ ئێمە بەڕاستی ئەو هینە بکەنەوانێ ئەو ڕێچکەیە بکەنەوە بەڵام لەگەڵەوەش بە نیوەی شتەکانی خۆمان بێ بۆوانی کە ڕۆژانە بەکارێنین بای خۆمان بێ بۆی تەندروستی مرۆڤەکانمان بەرەو باشی بڕە ئەو شتانی کە ئەمڕۆ لە هەمووی ئەکسپایرە لە ئێرانەوە ئەکسپایرە بڕاتان هەبێ بڕۆ لە ئێران بگەڕێ ئەو شیری کە بۆ تۆیە لە هیچ دوکانێکا لەوێنی ئەو ڕۆنی بۆ تۆی لە تورکیا لە هیچ دوکانێکا بۆ تۆ نییە یعنی بۆ تۆیت بۆ ئەوان نییە یعنی بڕۆ هەمووی بگەڕێ بەڵام لەگەڵەوەشا بەڕاستی حکومە دەبێ هەوڵ بە ئەبێ ئێمە پرۆفیسۆرمان هەیە لە بواری ئابووریە ئەی خۆ ئابووری لە ئەلفۆ دەست پێکە ئەوە شتێک نییە بڵێ ئەم هەموو هینەکە قوانینەکانی ئابووری ئەبێ بۆ شێوەیە کە ئێمە چۆن ئیشی تیا بکەین بۆ ئەوەی کە وڵاتێک بین کە هیچ شتێکی ئەو وڵاتە بۆ خۆمان بەربوومێکی خۆمان بۆ خۆمان زۆر باشە کاک معروف پەیرۆ پرۆگرامی ئەم بۆردت لە چی پێک دێت وە بە چ ڕێسا و یاسایەک ڕێکخراوەکانی دیکە دەتوان ببنە ئەندام لەم بۆردەدا خۆی بەپێی ئەو نووسراوی کە دەستەی بڵین دەستەی پاراستون چاکردنی ژینگە ڕاستی فەرماگەی ژینگەی پارێزگاکانی کردبوو
لە مانگی دەی 2020 دەبواە لایەنی کەم زووتر بۆردەکان پێک باتە بەڵام دوای ئەوەی کە کەمتر ڕێکخراوەکان زانی بیان و کۆبوونەوەکان گەیشتم کاتە یەکەم ئەوەیە کە ئێمە لەسەر ڕێنمایەکانی دەستەی ژینگە کردومان هەرچەند ئێمە وەکو خۆمان ڕێکخراوەکان ئازادین لەبەرەوەی ڕاستی ئێمە مۆڵەتمان لە حکومەت وەرگرتەوە بەڵام ئێمە ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستین بەشێک لە ڕێکخراوەکان یعنی حکومت ناتوانێت وەکو مەرز بە تایبەتی جیهەتێک کە پەیوەست نییە بە ئێمەوە زیاتر وەکو هەماهەنگی بووە ئەوان داوایان کردووە کە بۆردێک بۆ هەماهەنگی دروست بکرێ لە ڕێکخراوە ژینگەیە چالاک و ئەکتیڤەکان یعنی تقریبان دەستە هەندێک شتی یەکلا کردوێتەوە ئێمەش لە دوای چەند کۆبوونەوەک لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەو پێی ئێمە وەکو ئاماژەمان پێکرد فەرمانگە لە هەڵەبجە نیە بەشێک لە ڕێکخراوەکان هاتنە ئێرە بەپێی ئەو لیستەی کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەبوو نزیکەی 6 ڕێکخراوی ژینگەی لەم سنوورە هەیە پێچێت ڕاپەڕین و ئیداری گەرمیانیشی لەسەر بووبێ ئەوان بەجا بۆردەکان دروست کردووە ئێمە دوای چەند کۆبوونەوەیەک گەیشتنەوەی کە پێویستەکە ئەم بۆردە لایەنی کەم پەیڕەوەیەکی ناوخۆی هەبێ پەیڕەوەکە ئێمەوە یعنی هەر وەکو شتێکی ڕۆتینات ئەوەمان کردو بەڵام هەندێک شتی نەبێ کە دیاریمان کردو بۆ نەبێ ئەو ڕێکخراوی کە بەشدارە لەگەڵمانە ڕێکخراوێک بێت تایبەت بێ بە ژینگە ڕێکخراو هەبوو بۆ نمونە داوای کردووە ببێتە ئەندام لەگەڵ ئێمەیە تەنها کاری ژینگەی کردووە بە تایبەتی بەشێک لەو ڕێکخراوان احتیمالێ فەندیان هەبوو بێ یاخود چالاکی باشیان کرد بێت لە بواری ژینگەیە بەڵام ڕێکخراوەکە ژینگەی نەبوو ئێمە وەکو بەگشتی ئەو ڕێکخراوانی کە دانیشتنمان کرد ئەوەمان قوبوڵ نەکرد کە ڕێکخراوێکی تر بێتە ناو بۆردەکەمانەوە ژینگەی نەبێ ئەمیش ئامانج لەوەی کە بەیانی هەر چالاکیە یاخود هەر کارێک هاتە پێشەوە ئەو ڕێکخراوانی کە ژینگەین بەکاری خۆی بزانێت نەک ڕێکخراوێک بەیانی بڵێ من ڕاستە کاری ژینگەیم کردو بەڵام ئامانجی سەرەکی من بڵێن ژینگەی نییە ئێمە هەیکەلەکەمان بەم شێوەیە دروست کردووە ڕێکخراوەکان ئەبێت تایبەت من بە ژینگە و بۆردێکی حوکەسیمان هەڵبژاردووە بڵین دەستەی ڕاوێژکاری بە هەڵبژاردن کراوە لەنا ئەو دەستەیەشە تقریبا بەشێک لە ئامادەبووان هەرچەنە کرایە دەنگدان و دەنگدانەکە لەسەرەوە سەریگرت کە کەسێک بڵین بەتەنیا سەرۆک نەبێ بۆی شوکارەکان زیاتر بە هەماهەنگی بێ بیرۆکەی هاوسەرۆکی کرا بە تایبەتی وەکو یاسایەکی جێندەری هەرچەنە من لە کۆبوونەوەکەشا بۆچوونی خۆم وا بوو کە ئەکرێ وەکو ڕێزێک بۆ ئافرەتان من لەگەڵەوەیە بووم بۆ نمونە بەردەوام سەرۆکەکە ئافرەت بێ بەڵام نەک بین مەسەلەی کۆتا و هاوسەرۆکی ئەوانە لە کاتێکە ئێمە وەکو حەو کەسی بۆردەکە کە هەڵبژێراین پێنجیان خانمن یعنی بۆ نمونەکە خانمەکان یەک بوونایە منیش بۆ من نابووم هاوسەرۆک بەڵامی ترە وەکو چۆنە لە تا ئێستا تقریبا شتێکی وا باوە مەسەلەی کۆتا بۆ ئافرەتان یاخود یاسای هاوسەرۆکی ئێستا ئێمە تقریبا لە پەیڕەوە ئەوە چەسپیوە کە بۆردەکە ساڵی جارێک هەڵبژار نەکرێ ئەبێ هاوسەرۆکی بێوە حەو 5 کەسی تریش جگە لە هاوسەرۆکەکە ئەبنە ئەندامی ڕاوێژکاری بۆرد ئەمە بەپێی پەیڕەوەکە هەندێ حاڵەتی تری تیا مەسەلەی ئەو ڕێکخراوانی کە تا ئێستا نەبوونەتە ئەندام مافیەوەیان هەیە بە مەرجێک مۆڵەتی فەرمانگەی ڕێکخراوەکانیان هەبێ و ئێمە بەداخەوە پێشتر بۆ نمونە وەکو ئاماژەشم پێگەن نەک هەر لە ئاستی هەرێمی کوردستانی نزیکەی 220 ڕێکخراوی ترەیە ڕێکخراو هەیە لە ساڵی 2013 کە مۆڵەتەکەی وەرگرتووە نەچالاکی کردووە نەکەر ژینگەی ڕێکخراوەکانی تریش ئێمە ساڵانە ئێستا نزیکەی 2 ساڵە فەرمانگە بڕیاری داوە فەرمانی کارگێڕی ڕێکخراو تازە بکرێتەوە خەڵکی ئەوەشتی نەکردووە ئێمە تقریبا ئەوەشمان کردووەتە مەرج هەر ڕێکخراوێک مۆڵەتی هەیە بوو بە ئەندام لای ئێمە دوای 6 مانگ ئەبێ فەرمانی کارگێڕەکە تازە بکاتەوە ڕێکخراوی دیکە بۆ پەیوەندیتان پێوکە کە بێت ئەندام لە بۆردەکە ئێمە لە کۆی ئەو 6 ڕێکخراوە لە ئاسی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و بەشێک لەو ڕێکخراوانی گەرمیان و ڕاپەڕینیش من لە دوای تەشکیلاتی بڵین بۆردەکە تەلەفۆنم بۆ هەموو ڕێکخراوەکان کردووە ینی 6 ڕێکخراو لە شەوێکە تقریبا هەر حەزەکەم بۆی بینەرانیش بزانێ 24 ڕێکخراو وەڵامیان نەداینەوە مۆبایلەکانیان داخرابوو ژمارەکەی فرۆشتۆتەوە بە کەسێکی تر بۆ نمونە وتێتی من ڕێکخراوەکەم هەر نەماوە خەڵکە بە وتێتی من کەسێک تەکلیفی لێم کردو وتێتی ژمارەکەتمان دەرێ ئیشمان بە خۆت نابێ ئەمە کراوە 24 ڕێکخراو 12 ڕێکخراو قسەم لەگەڵیان ناکردو ئامادەیان دەربڕۆ بێنە ناو بۆردەکە مۆڵەتەکانیشیان بۆمان ناردووە تقریبا 4 بۆ 5 ڕێکخراویش وابزەم 6 ڕێکخراوە قسەم لەگەڵیان ناکرد وتیان ڕاستە ئێمە کاتی خۆی تەقدیممان کردو بۆ فەرمانگەی ڕێکخراوەکان وتیانە جوابتان لێ ژێڕینەوە
نامیان لە لیستەکە بڵاو بۆتەوە ینی ئێستا ڕێکخراوە بەڵام مۆڵەتیان نەبووە ینی ئێمە تقریبا وەکو نێهێشتنەوەی بیان و بۆ هیچ ڕێکخراوێک بەیانی بۆ جەناب ڕێکخراوێکت هەیە بڵێ من ئاگادار نەکراومەتەوە ژماری تەلەفۆنەکانمان هەموو نووسیوە بڵاویشمان کردوێتەوە ئاگاداریشمان کردو و تومان هەر ڕێکخراوێک پێی خۆش ئەمە ئیشێکی ئارەزوومەندانەیە ئەوەش نەبێ بڵێ بە زۆر ئیلا ئەبێبی ئارەزوومەندانێ پێشمان خۆش بۆ زۆرترین ڕێکخراو هەماهەنگمان بێ لایانی کەم بەیانی کە من جاران وەکو ڕێکخراوی خۆم بەیان نامەیەکم دەرەکرد ئێستا ئەمە لە جیاتی یەک ڕێکخراو بۆ نمونە 40 کەس ئیمزایەکە ینی کەواتە بۆردەکە کاریگەری زیاترە بێ لەسەر بڵێن ئەو ناڕەزایەتی یاخود ئەو چالاکیانی کە بەناوی ژینگەوا کرد. زۆر باشە کاک معروف ئێستا دەستکەوتی ڕێکخراوەکان لە ناوم بۆردەیە چییە؟ ئەو با بڵێن باشە هەمووتان کۆدەنگن فشارن بەیاننامەیەک دەرەکەن بۆ داواکاریەک جێبەجێ بکرێ فشارەکەتان باشتر. دەستکەوتی ڕێکخراوەکان چییە؟ هەم بۆ بەشداریکردنیان لە ناو بۆردەکە و هەم لە ئێستادا تەقدیمی پرۆژە هیچ دەستکەوتێکی دەبێت بۆ ڕێکخراوەکە؟ لە ئێستاە نە حکوومەت وەکو فەرمانگەی ڕێکخراوەکان کە مۆڵەتی داوە بە ئێمە نە دەستەی ژینگە کە ئێمە نزیکترین لایەنی حکومی پەیوەندیدار لەگەڵ ئێمە دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەی ڕاستان دێ بەشیتر هەیە بەڵام ئێمە زیاتر ڕاستەخۆ لەگەڵەوانە تەعاملەکەین وەکو دەستکەوتی مادی هیچ شتێکمان دەست ناکەوێ ئەوەی کە پێمان بدرێ بەڵام دەستەی ژینگە یەک دوو شتی وتەوتێتی ئەگەر بۆ نمونە ئێمە لە سلێمانیە 6 ڕێکخراو هەیە ناکرێ ئێمە بۆ نمونە ئەم 6 ڕێکخراوە هەمویان ببینین ڕاستشەکە لە سەعات یاریمی کوردستان 200 ڕێکخراو هەیە دەستەی ژینگەگە ڕۆژی یەک ڕێکخراو ببینێ ئەبێت 200 ڕۆژ تەرخام کا بەس بۆ بینی ڕێکخراوەکان ئەو کاتە بۆ نمونە هەمانگی ئێمە لەگەڵ دەستەیە ئاسانترە بێ ئێستا ئێمە ئەم بۆردەمان هەیە 7 کەسین لایەنی کەم 2 مانگ 3 مانگ جارێ لەگەڵ دەستەی ژینگەیە کۆبوونەوەیەکمان هەیە بۆ نمونە بیرۆ ڕاگۆڕینەوە بیرۆکەی پرۆژە بۆ نمونە سەرپێچەکان ئەم 7 کەسە ڕاستەوخۆ دەتوانێت لەگەڵ دەستەی ژینگەیە تعامل بکە و لە هەمان کاتیشە دەستەی ژینگە ئەویان بێمەوتووە ئەگەر بێت و ڕێکخراوێکی ژینگەی لە چوارچێوەی ئەم بۆردەیان نەبێ بەیانی هەر ئیشێکیان بە دەستەی ژینگە و فەرمانگە هەبێ حکومەت تعاملیان وەکو پێویست لەگەڵان ناکە ینی لایەنی کەم دەستە جەمعەکە بێ بۆ هەم ڕێکخراوەکان هەم بۆ ئانیش گرنگترە و من زۆر جاری ژوتومە ئێستا ژێڵێمەوە هەر ڕێکخراوێک ئەکتیڤ ببووێ پێش ئەم بۆردە لە ئێستاشە دڵنیام ئەو ڕێکخراو هەر ئەکتیڤە بێ مەرج نییە گەر ڕێکخراوێ پێشتر ئەکتیڤ نەبوو بێ و کاری نەکردبێ ئێستا بێتە ئەم بۆردە و یەکسەر ئۆتۆماتیکێن بگۆڕە نا بەڵام ئەکرێ بۆ نمونەیەمە ئەوە ماوتۆ من بەیانی وەکو ڕێکخراوەکەی خۆم چالاکیەکم هەیە پێم خۆشە ببێتە دەستە جەمعی چی بکەین بۆ منە بیرۆکەکە دێنمە ناو بۆردەکەوە ئەڵێم ئەم بیرۆکەیەمان هەیە بۆ منە بۆ هاتنی وەرزی بەهار پێم خۆشە زۆرترین ڕێکخراو کاری لێ بکە ئەو کاتە احتیمالیت چالاکی بکەینە چالاکی بۆرد لە بری ئەوەی بەس لە چەمچەماڵ چالاکیەکە بکرێ بۆ منە لە دەشاری سنووری پارێزگای سلێمانی بکرێ زیاتر ئیمتیازاتەکانی ئێمە معنەویە بۆ نمونە گەورەکردنەوەی بۆردەکەیە ناساندنێتی ئەگەر نا ئەوەی کە ئێمە بڵین هەر کەسێ بێتە ئەندام مانگی بیزوەرەقەی دێنیان داوەڕەقەی دێنێ هیچ ڕێکخراوێ بەتەمایەوە دوجار هیچ ئیمکاناتێک دابین ناکرێت بۆ بۆردەکە لەلایەن دەستەی تا ئێستا ئێمە 16 مانگ کۆبوونەوەیەکەیە لەگەڵ دەستەی ژینگە پێشنیار کراوە بۆ بڵین دەستەی ڕاوێژکاری خۆیانە پێشنیار کراوە بۆردەکانیش بەشدار بێ پێتە چی ئێمە پێشنیاریەوە بکەین و ئێمە پێشنیاریشمان کردووە لە پەیڕەوی خۆمانە لایەنی کەم ڕێکخراوە بەشداریەکان مانگانە ئابوونەیەک بدەین بە بۆردەکە بۆ ئەوەی هەندێ چالاکی بچوو بچووکەیە ئێمە لەسەر گیرفانی خۆمان بکەین نەک بەیانی بچین داوا لە پارێزگار یاخود سەرۆکی ئەنجومەنیان دەستەی ژینگە بکەین. زۆر باش ئامینە خان لە ڕابردوودا تۆزێک لەوانەیە ئەستەم بوو بێت ڕێکخراوە ژینگەیەکان بە تاک مامەڵەیان کرد بێ لەگەڵ دەستەی پاراستنی ژینگە و چاکردنی ژینگە یاخود فەرمانگە ژینگەیەکاندا ئێستا لەم بۆردەدا دەتوانێت بوترێت کە کاراسانی زیاتر دەکرێت و زیاتر داواکاریەکانی ڕێکخراوە ژینگەیەکان جێبەجێ دەکرێت دیارە خۆی هەر شتەکە دیارە ڕوونە ئاشکرایە بەڕاستی دەستە جەمعی باشترە گوێگرتنی باشتر ئیشەکان بە باشتری ڕە دیارە ئێمە بڕاستی ناڵێم پەرت و بڵاویەکی پێوە دیار بۆم ڕێکخراوە ئیشیان زۆر بە باشی کردووە بڕات بە ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز بەشێکە بوو لە هەواری شار بەشی ڕۆکیان پێوت 3 مانگ لەسەر یەک ئێمە بەیانیان سەعات 5 بەیانی ڕۆژنێ تا سەعات دەئاوی ئێوەمان ناوە هەفتەی دووجار یعنی ئەمە بەڵام ئایا ئەم ڕێکخراوانەیان زانی کە ئێمە ئەماکەین لەگەڵەوەشە ڕاگەیاندنەکان بەڕاستی بەداخەوە کە یعنی هاماهەنگ نین لەگەڵمانە
ئێمە لە ڕووی ڕاگەاندنەکانەوە باش نین یعنی کەناڵەکان باش نین لەگەڵمانە ڕێزم هەیە بۆ کەناڵەکەی ئێوەوانە زۆر جار کە ئێمە ئەوەمان کردووە وەکو شتێکی مێژووی بۆ کۆمەڵەکمان ماوەتەوە یاخۆ بڵین لەلایەنی بڵین معنەویەتێکی باش ئەوەنێ لایەنی پەیوەندیدار کێمە ئیشەمان بۆ کردووە هەڵسەنگاندی بۆ کراوە بەڵام لە ئێستا مەسلەی ئەم ڕێکخراونەکە یەکگرتوو بوون و هەر کەسە ناگەڕێتەوە بۆ لایەنێکی پەیوەندیدار بۆ ئەملاوە ینی بۆ سەر بە شارەوانیە زۆر جار ئەچن هینیانە کرد ینی بۆ هەولێر بۆ بەشی بڵین فەرمانگەی ژینگە ئەمانە بەڵام ئێستا بەڕاستی ئەم بۆردە هەمووی کۆ کردوێتەوانێ هەموو چالاکیەکانمان لەم بۆردا دەرەکەوێ و لایەنی پەیوەندیداریش و حکومت و لایەنی دەسەڵاتیش ئەزانێت کە ڕێکخراوەکان توانای باشیانە بێت لە بەرەو پێشچوونی باشترکردنی ژینگەیە بۆیە ئێمە بەڕاستی بۆ ئەو پرسیاری جەنابێت من ئاڵێم احتیمال لە سەرکەوتنێکی زۆر باش بەدەستبێنین ئەگەر هەمومان کۆ دەنگبین و ئەم بۆردە کە هەمومان کۆوەکاتەوانێ و بیر و ڕاکانیشمان وەکو یەک بچکە ئێمە ئامانجمان هەر سەوزکردن و بەرگریکردنە لە سەوزایی و بەرگرتنیکردنە لەوەی کە هەیە و بەڵام ئەبێ بەڕاستی دەردی کوردوەتەنیڵە غیرەتی کشێوێک لەگەڵایانی پەیوەندیدارە و دەسەڵات و ئەم هەموو ئێستا ئەوەی کە هەیە کە ئەکرێ لە شوێنی نیشتە جێبوونە ئەبێ تۆ قسەت هەبێ ئەبێ ڕەنگت هەبێ ئەبێ دەنگت هەبێ ئەبێ ئەمانە بەڕاستی هەو بێت چکە ناکری ئێمە کە ئاڵین نوێنەری گەلین کە ئاڵین نوێنەری ئەم وڵاتین ئەم پەیامە جوانە و پیرۆزەمان هەڵگرتووە ئەبێ بەڕاستی جێدەستیشمان دیار بێت زۆر باشە بابەتێکی دیکە هەیە خاتوانمینەکان مارڤەردووکتان لەوەی کە لە هەر شوێنێکە کە باسی ژینگە کرا لە هەر فەرمانگەیەکە ئێوە دەتوانن چاودێری خۆتانیتیا ببینەوە بۆ نمونە سندوقی ژینگەمان هەیە وانی ئەم سندوقی ژینگەیە چی لێ هاتووە لە هەمان کاتە یەکێ لە گرفتەکان کە مە ڕەنگە پێوەست بێ بە وەزارەتی ناوخۆ کە کاتێک کە ئۆتۆمبیل تازە دەکرێتەوە بە ناوی ژینگەوە پارەیەکی زۆر لە شۆفێران وەردەگیرێ ئەوەندەی کە ئێوە بزانن ئەم پارەیە بۆ کوێ دەڕوا ئەم سندوقە چی لێ هات خۆ دەبێت 2000 چاودێریێکتان بەسەر ئەمانەشە هەبێتە نابیرتە لای سەوزاییەکە نەبێت خۆی من ئەوەی مەسلەی سندوقی ژینگە کە بەڵێ لە ساڵی 2011 بڕیار درراوە بەڵام سندوقی ژینگە تەنها ناوە شتێک نییە کە ئێستا بۆ نمونە شوێنێکە بێ ئەو پارەیتیا هەڵبگیرێ لە کاتێکە ئێمە بەپی یاسا ئەو سەرپێچێ ژینگیانی کە ئەکرێ لە ئاستی شارەوانی لە ئاستی ئاو لە ئاستی هاتوچۆ لە هەم ینی سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بەشێکیان هەیە بە ناوی ژینگەوە ینی بۆ نمونە شارەوانی نەمامێک ئەشکێتەوە هاوڵاتێک ئەی بڕێتەوە ئۆتۆمبیلێک لێدا غرامە ئەکرێ ئەم پارەیە بە ناوی چیەوە گیراوە بە ناوی ژینگەوە گیراوە لایانی کەم ئەم پارەیە بێ بچێتە چۆ بچێتە ئەو حیسابە بانقی یاخود ئەو سندوقی کە بە ناوی ژینگەوە کراوە بۆ منەوەی بەڕێزت باسکرد مەسەلەی هاتوچووە من یەک بە یەک وەڵامێکی بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کە ئێستا بەڕێزیان بۆتە سەرۆکی ئەو دەستەیە لە تازەترین کۆنگری ڕۆژنامەوانی ئەوتی سندوقی ژینگە شتێک نییە بە ناویەوە ینی شوێنێک نییە ئەو پارەی تێ هەڵگیرابێ و من پێشتریش لە کاتی بەڕێز کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم پێشتریش لە کاتی حاکم سەمەد زۆر جا مناقەشەوەمان کردو ئێمە سمیناریشمان لەسەر کردووە لەسەر ئەوەی کە ئایا ئەم پارەیە کە بە ناوی ژینگەوە وەرەگیری یاخۆ سندوقی ژینگە چی لێکرێ بەداخۆ ئێمە وەک چۆن ڕێکخراوەکان معاناتمانێ بەدەزەوە بەپی یاساکە ئاماژە بۆ کراوە بەشێک لەم پارەیە ڕاستە بۆ حکومەت خۆی گەڕێتەوە بۆ دارایی بەشێکی ئەدرێتەوە بە دەستەی ژینگە بۆچی بۆ چالاکی ژینگەی باز لەوە کراوە بۆ منە بەشێک لە ڕێکخراوەکان دەتوانن لە ڕێگەی دەستەی ژینگەوە چالاکی بکەن یعنی ئەمەگەر بۆ من ئەو پارەیە بدرایەتەوە بە دەستەی ژینگە لایەنی کە مەگەر ئێمە خۆشمان چالاکیەکەمان پێ نەکردایە ئەماتوانی فکرەکە بدەینە دەستەی ژینگە یان بۆ نمونە بە دەستەی ژینگەمان بووتە فڵانە کار و چالاکی هەیە ئێوە ئەنجامی بدەن ئێمە بۆ نمونە لایەنی جێبەجەکارەکە توانین لەسەر ئاستی شار و شارۆچکەکان بۆتان ئەنجام بدەین بۆیە لە ئێمە وەکو ڕێکخراوەکە من ناتوانم بەڵێنێکی ئەوەش بدەم کە ئیتر بڵین مادام ئێمە دروست بووینە هەموو شتەکان چارەسەر بێ بەڵام پەیمانی ئەوە بە هەم بە ڕێکخراوەکانی هاوکارمانە دەین و هەم ئەو هاوڵاتیانی کە پیان خۆش بوو بۆ نمونە ڕێکخراوە ژینگەکان ئەکتیڤێ بە پەیمانی ئەوە دەین هەر کارێک لە توانایی بۆردەکەی ئێمەیا بێ ئیتر لە هەر وەزارەتێک و فەرمانگەیەکی حکوومەت بێ بەڵێ ئەبینە چاودێر
واگەر ئێمە جاران یەک ڕێکخراو و گوشاری دروستکرد بێ ئەم جارە لە سنووری هەڵەبجە و سلێمانی بۆ نمونە لایەنی کەم 30 بۆ 40 ڕێکخراو هەڵویست و بڵین ناڕزایەتیمانە بێ بەرامبەر سەرجەم ئەو پێشێلکاریانەیە کرێ. زۆر باشە زۆر سپاسان دەکەین کە دەرفەتتان بێمە بەخشی خات و ئامین ئەحمەد و کاک عەبدولمەجید هاوسەرۆکی ڕێکخراوە ژینگەیەکان لە سلێمانی و پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان. بەڵازدان و خۆشەویستان دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان لە چەمچەماڵەوە لەسەر کە فشاری گروپە مەدەنیەکان بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان کە دیارە گروپی هەنگاوی مەدەنی لە چەمچەماڵ دروست کراوە کۆمەڵێک گەنجن کۆمەڵێک ڕۆشنبیر گەنج و بۆی کە خزمەتگوزاریەکان نێو ناوچەیە دابین بکرێت بۆ هاوڵاتیان با بزانین چیان کردووە ئامانج لە دروستکردنی ئەم بۆردە لەو ناوچەیەدا یا ئەم گروپە مەدەنیە لەو ناوچەیەدا چیە و دەستکەوتەکانیان چی بوون لەسەر ئەم بابەتە بەڕێز سیروان حەمەخان ئەندامی گروپی هەنگاوی مەدەنی میوانمانە کاک سیروان زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر بپرسین ئەم گروپە لەکەیەوە دروست کراوە و ئامانجتان لە دروستکردنی ئەم گروپە چییە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان دەستان خۆش بێت لە ڕاستیە تەوەرێکی گرنگە هەموو کاتێ ئیش یان باز لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکرێت چونکە هەر گۆڕانکاریەک یان هەر شتێکە لە کۆمەڵگەی ڕۆدا بێگومان ڕێکخراوەکان پشکی شێریان تیا بەرەکەوێت ئەم ڕێکخراوە ئێمە کە ناوی هەنگاوی مەدەنیە دەست پێکە ئەگەڕێتەوە بۆ 5 جونەی ساڵی 2016 دیارە لەو کاتەیە کۆمەڵێک کێشە و کۆمەڵێکەم و کورتی لە ناوچەکەی هەبوو و ئەم شارەی ئێمەش کۆمەڵێک قەزا و ناحەی لەسەرە بێگومان بەدەبنێت لەو کێشانێکەوە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە دیارە دوای هەستکردمان بە کۆمەڵێک کێشە و مەترسی کە ڕوبەڕوویە بینەوە بڕیارماندا کە ئێمە کۆبوونەوەی بکەین ئەم ڕێکخراوی ئێمە تعبیر نییە لە لایەنێکی دیاریکرا و نوێنەری هەموو لایەنەکانی تیا نوێنەری هەموو ڕێکخراوەکانی تیا بەتایبەتی و ڕێکخراوانی کەوا چالاک و ئەکتیڤن لە سنوورەکەی ڕۆژنامە نووسیایە پارێزەری تایە هەر کێشەیەک کە بزانین لە سنوورەکە بیرفعل وجودی هەیە و کاریگەری لەسەر خەڵکەی ئێمە کۆبوونەوەی لەسەرەکەین و بیر و بۆچوونی خۆمانی لەسەر دەرە بڕین و سڕی سەرکەوتی ئیشەکانی مەش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئێمە بە جۆرە لە جۆرەکان دوورین لە مەسایلی ئیعلامیوانە و دوورین لە ناوزڕاندنەوەوانە ئێمە نیمە بەسمانە کە کارەکە بکری ئەوەنەوە بەسمان شکاند و ناوزڕاندنی کەسەکان نییە ئەم شارە ئێمە بەڕاستی وەکو بینین سامانێکی سروشتی زۆری تایە بەڵام داهاتەکەی و ئەو بەروبوومیکەوە لەم سنووریا هەیە بە دانیشتوانەکەیەوە نایبینین لەبەرەوە ئەم شارەیە مەشارێکی مەغدورە کێشەی ئاوی هەیە بۆ نمونە کێشەی بێکاری هەیە بۆ نمونە کێشەی ناوبازاڕی هەیە بۆیە ئەم ڕێکخراوانە گرنگە ئێمە مانگانە جاری واگەر پێویستکە هەفتانەکەەوە بینەوە وەتیشەکە خینە سەر بابەتێکی دیاریکرا و فۆکسەکەینە سەر بابەتێکی دیاریکرا و ئێمە ئیشی خۆمانی لەسەرەکەین. زۆر باشە کاک سیروان لە ئێستادا ژمارەی ئەندامانی ئەم گروپە لە چەند کەس پێک دێت وەکێن لەو گروپەدا بەشدارن؟ بەڵێ وەکوتم ئەمە لایەنێکی دیاریکراونیە نوێنەری هەموو حیزبە سیاسەکانی ئەم سنوورەی تایە بەدەسەڵات و بۆ بۆ دەستوێنەوە نوێنەری هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تایە و نوێنەری ڕێکخراوە پیشەیەکانی تایە و ژمارەمان لە ئێستاە نزیکەی 31 نەفەرە بین بەو شێوازە دابش بووین ینی ئەوەنەی ئێمە ئیش لەسەر کارەکەکەین ئەوەنە ئیش لەسەر چۆن بڵێ ئایدۆلۆژیا و یان لایەنێکی دیاریکراو ناکەین هین هەموو لایەنەکانی تایە و ئەو ڕێکخراوانی کە بیرفعل چالاک و ئەکتیڤن یان چالاکوانی ئەکتیڤن وەکوتم پارێزەرە مامۆستایە ڕۆژنامە نووسە هەموو بابەتەکانی تایە. زۆر باش کاک سیروان گرنگترین داواکاری یا ئەو خزمەتگوزاریانی کە تا ئێستا فراهم نەکراون وەیەوە دەتانێت بە فشاری ئەم گروپە مەدەنیە بۆتان دابین بکەن چی و چی؟ بەڵێ وەکوتم لە ساڵی 2016 ئێمە کە خەمێکی گشتی کۆی کردینەوە بریتی و لە خەمی شار ئەو کاتە کێشەی ئەمنی ئەوانە زۆر بوو تەقەکردن و تەقەکردن لە ماڵان و ڕێگرتن ئەوانە وای کرد کە ڕێکخراوەکە کۆبێتەوە لەو کاتا ئێمە کۆمەڵە کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەرپرسانی شارە و خۆشبەختانە دیارەکە بەرەو کەمبوونەوە ڕۆژ دواتر ئەو بابەتانی تر بۆ نمونە مدەیە قسە لەسەر مامۆستا ئاینیەکرا ئەوانە بۆچونمان هەبووە تازەترین شت کە ئێمە ئیشمان لەسەر کردو ئەم مەسلەی عریزەی ئەلیکترۆنیە کە ئێستا پێشتر بە 2000 و ئێستا نرخەکەی زۆر گران بووە 15,000 بەڕاستیمە بۆ سنوورەکەی ئێمە زۆرە لەبەرەوەی خەڵک بە شێوازێکی گشتی
پێی هەڵ ناسۆڕێت تازەترین ئیشمان لەسەر ئەو بۆ کە نەڕەزایەتی خۆمان دەربڕیوە و لە ئایندەشا لەم ڕۆژانەشا بە دیاریکراوی ئێمە قساکەین لەسەر کێشەی کەماوی لە سنوورەکەی ئێمەیە چونە بەڕاستی ئێمە عیبێکی تۆزێ چۆن بڵێ عیبێکی گەورەیەتەوە لە ساڵی 2021 ئەو هەموو داهاتەوە بە تایبەتی داهاتی سنوورەکەی خۆشمان کە پارەی پترۆ دۆلارە ئێمە قسە لەسەر کێشەی کەماویەکەین پشتیان بخوا بە تەماین هەڵمەتێکی گەورە دەست پێ بکەین هەر چۆن نەبووی ئەم پرۆژەیە لە ساڵانی ئایندیا بکەینە سەر شکەی خۆی. زۆر باشە کاک سیروان لە ساڵی 2010 تاکو ئێستا زیاتر لە 7 میلیۆن دلار لە پترۆ دۆلار بۆ ئەو شارە دابین کراوە بەڵام تا ئێستا هیچ لەو بڕۆپارە هیچ بۆ خزمەتگوزاریەکانی ئەو شارە دابین نەکراوە. ئێوە لە ڕێگەیم گروپەوە دەتوانن فشارێکی وا دروستکەن کە لەو پارەیە خزمەتگوزاری بە شارەکە جێبەجێ بکرێت؟ بەڵێ خۆی لە ساڵی 2010 پێم وایە تەمیلی ئەو پارەی هەر بخۆی وەساوە تەمیلی پارەکە ڕاگیراوە ڕێژەکەی چەندێکە بەڕاستی بە دەقیقی نازانین ڕێژەکەی چەندێکە بەڵام هیوادارین ئەو پارەیە کاتێکە بڕیارێک دەرەچێ مەبلەغەکەی هەر چەندێکە ڕژەی پترۆ دۆلار تایبەتە بە ئەو قەزایە یان ئەو ناحەیان ئەو ناوچەیەکەوە مەواری دەستروشتەکەی لێ بەرهەمە هێنرێت بەکار بهێنرێت چونکە بەڕاستی لەم سنوورێ ئێمە وەکوە بینی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە کە برتێت لە کەم ئاوی وەکوتم عیبێکی گەورێت وە لە ساڵی 2021 و باسی کێشەی ئاو بکەی بەڕاستی کێشەی ڕێگاوبانە بەڕاستی کێشەی کارەبا چەنە کارەبا هەموو کورتان لە ناوچەکە ئێمە بەرهەمێنێت کەچی خۆمان بێکارەباین لە هەمووی گرنگتر بەڕاستی کێشەی بەتاڵەیە کێشەی گەنجانە ئەو پارەی ڕێژەکەی چۆن سەرفکراوە و لە ئایندەشا چۆن سەرفەکرێ بەڕاستی بێ بە شێوازێ بێ کە تۆ قەزایەکە هەیە لەگەڵ هەشت ناحەیە بە شێوازێ بێ کە کاریگەرێکی ڕنگ داتەوە. ئێمە پێشتر لەگەڵ لایەنە بەرپرسەکانە قسەمان کردووە کۆبوونەوەمان لەگەڵ یانە کردووە ئەڵێن ئەمە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران گوایە تەمیلی پارەکانمان ڕاگیراوە بۆ هیواییکەوە ئەوەی کەوا پارەی پترۆ دۆلار و لە بانکانە هەڵەگیرێ بۆ خزمەتی خەڵک بەکار بهێنرێ بە تایبەتی و پێداویستیانێکەوە ضرورن چونکە خەڵکی ئەم قەزایە ئێمە بەڕاستی جیاوازە لە شوێنەکانی کە لەبەرەوە ئێمە لە نێوان هەردوو محافظەی کەرکووک و سلێمانیین یعنی چۆن بڵێ ئێرە خزمەتگوزاری پێداویستەکانی ناڵین زەربێکی سفر بینی بەسەرا هیچ شتێک نەکراوە بەڵام ئەتوانین بڵین لە ساڵی 91 بەدواوە یعنی هیچ پرۆژەیەکی استراتیژی گەورە لەم سنووریان نەکراوە یعنی ئەگەر مەسەلەن مەکتەبێ لە شوێنەکە دروست کرابێ قوتابخانەیە دروست کرابێ ئەمە ناکاتەوەی کە تۆ شتێک کراوە بۆ نمونە نەخۆشخانەی کە هەرین ساڵی 90ەکانە ئێمە دەیانجا داوامان کردووە کە نەخۆشخانەیەکێکە لە پێداویستەکانی ئەم سنوورە قوتابخانەیە مەسەلەن ڕێگاوبانە سەرکی ترینان کێشەیەوە بە تایبەتی لە هاوینیان خەڵکی ئێمە بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ جاری وە هەیە ئاوی ماڵان ینی گرفتێکی زۆر گەورەیە کە تۆ ئاو نەبێ وەکو کورد دەڵێ ئاوەدانی ینی گرفتێکی گەورەیە ئەو پارەیە ئێستا گویا ڕاگیراوە ئێمە کۆبوونەوەمان هەیە لەم ڕۆژانەیە بە تایبەتی لەسەر مەسایلیا و بێگومان باسی ئەو بابەتە شەڕەکەی. زۆر باش کاک سیروان کاردانەوە یا وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان لە بەتایبەت لە قەزاکیەوەدا چۆنە بۆ داواکاری ئەم گروپە و ئایا ئێوە تەنها لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ناو قەزای چەمچەماڵ کۆ بنەوە و دانیشتن و گوێتان بۆ دەگرن یا قەزاکەشتی ئەپەڕێنن لەگەڵ وەزارەتە لەگەڵ پەرلەمانتارەکانە لەگەڵ جێتەکانی دیکەیان کۆبوونەوەتان هەبووە؟ بەڵێ خۆی ئەکەوێتە سەر ئەو بابەتەی کە ئێمە بەڕاستی قسەی لەسەرەکەین وەکوتم سەری سەرکەوتنی ئەم گروپێمە کە ناوی هەنگاوی مەدەنی و هەموو جۆرە حیزب و لایەن و ڕێکخراوێکی تیا ئێمە بە جۆر لە جۆرەکان دوورین لە تەشکیل و ناوزڕاندن و ئەو شتانەوە کاتێک کە هەستەکەین گرفت لە شوێنێکە هەیە ئێمە لەگەڵ بەرپرسی دایرەکەیان فەرمانگەکەیان دانیشین و کێشەکەی پێڵێن و لەوەش مهمترەوەی کە ئێمە چارەسەرەکەشی پێڵێن خۆشبەختانە تاوەکو ئێستا ڕێگریمان بۆ دروست نەکراوە و چۆن بڵێ هاوکارمانن تەنانەت ئێمە گەر پێویستی کردبێت سەردانی مەکتەبی سیاسی حیزبەکانمان کردووە سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە ئەوی کە جۆری کێشەکە دیارێکا بەڕاستی حیزبمان تیا بۆ نمونە موعیدێکی بۆ وەرگرتوین زانیمانە ئیشێک تایبەتە بە سنووری قەزای چەمچەماڵەوە و لە لایەنێکەوە مەسەلەن نزیکە کاراسانی تاوایان بۆ کردن تاوەکو ئێستا هەستمان نەکردەوە ڕێگرێکمان بۆ دروست کراوە چونکە ئەوەنە ئێمە ئیش لەسەر خودی کێشەکە و چارەسەرەکەیکەینەوە ئەو نەئیش لەسەر هەڵایەکی ئەلامی و شکاندن و تەشیر و ناوزڕاندن و لەو شتانە و دوورین بەڕاستی
و کاربەدەستانی ئەم سنوورش تا ئەم لەحظەیە کە ئێمە ئیش لە ڕێکخراوەکەیەکەین یعنی بە جۆرە لە جۆرەکان هاوکارمانن چونکە خەمەکەش خەمێکی گشتێ بەڕاستی ئێمە کە باسی کێشەی کاراڵین کێشەی کارە بەمان خراپە یعنی خۆ ئێمە ناڵین کارەبای هەندێک ماڵی فلان لایەن باشە هینێکی خراپە ئەمە خەمێکی گشتێ بەڕاستی ئێستا ئێمە باسی کێشەی ئاوەکەین بۆ نمونە یعنی ئاو کێشەیەکە پەیوەندی بە هەموو ژیانی خەڵکەوە بەڕاستی لەبەرەوە ئەوانیش لەوە تێگەشتون کە شتانەیەمە بۆ خزمەتی شارەکەی بۆیە هاوکارمانن و تەمەنا ئەکەین لە داهاتووشە هەر بەم شێوازەی ئێستا بێ هاوکارمان بن ئەوش بەڕاستیەکە دەسەر خودی خۆمان ئەندامانی گروپەکە بەڕاستی هەست بە پرسیارەتی ئەەکەن ئەو بابەتانەی کە دیارەکەین خەمێکی گشتیە و دووری لە تەشکیل و ناوزڕاندنەوەن و لەبەرەوە تاوکێسە هاوکارمان و ئومێدەکەین لە ئایندە شار بۆ شێوازە بینێتەوە. کاک سیروان دروستکردنی ئەم گروپانە لە قەزای چەمچەماڵ یاخود لە شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستان پێت وایە کاریگەریەکی ئەرێنی باشی دەبێت لەسەر لایەنە پەیوەندیدارەکان کە داواکاریەکانی هاوڵاتیان جێبەجێ بکرێت؟ بەڵێ بێگومان کاریگەری هەیە خۆ لە هەموو دنیاە حیزب چیە بۆ خۆی لە دوجار بریتە لە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر بە شێوازی خۆی و بە ئەتەکێتی خۆی تۆ ئیشەکانی خۆت ئەنجام دەی بێگومان کاریگەریەکی ئیجابی زۆر باشیە بێت وەکوتم لە پێشووترە ئەم وڵاتێمە بەداخەوە یعنی ئیشی حیزبایەتی و کاری حیزبایەتی و خەڵکی هاڕیوە یعنی تۆگەر کارێکی باشش بڵێ مادام حیزبێکی ئەلف پێشنیارێکە کەواتە تۆ ئەمە لای تۆ هەر ڕەوزە یان حیزبی با پرۆژەیەکی زۆر باشی هەیە ئەمە بەڕاستی لە وڵاتی ئێمە پێشنێکی زۆر زۆر خراپی هەیە ئەگەر نان ڕێکخراوەکان لە هەر شوێنێکە هەبن ئەگەر بە مەهامی خۆیان هەڵبسن ئێمە لە کاتێکی وەکو ئێستا پێویستمان بەدایان ڕێکخراوی تەندروستی هەیە لە کاتێکی وەکو ئێستا پێویستمان بەدایان ڕێکخراوی پەروەردەی هەیە پێویستمان بەدایان ڕێکخراوی هۆشیاری مەسەلەن هاتوچوو هەیە ڕێکخراوەکان نەک لەم قەزای ئێمە لە پارێزگاکانە ئەسڵەن لە هەموو هەرێمی کوردستانە لە عێراقا لە هەموو ناوچەکەیە یعنی سڕ و بنیادنانی کۆمەڵگەیەکی مەدەنی زۆر زۆر بەهێزن و ئەسڵەن لە دنیای پێشکەوتوشە هەر کاتێ حیزبێک بێوێ پرۆژە و پلانی خۆی جێبەجێ بکە ئەگەر ڕاست و خۆش پرۆژە و پلان و بەرنامەکەی خۆی نەگەێنێت لە ڕاستی توانێت لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بیگەێنێ بە تایبەتی ئەوانەیەکەوە فۆرمێکی گشتی وەرەگرن بۆ خزمەتی خەڵک ئەم ڕێکخراوانە زۆر زۆر گرنگن و بەڕاستی لەو ئێمە کەیسان نوێنەری کۆمەڵی ڕێکخراوی تا پێمان وایە تۆڕی ڕێکخراوەکان لە هەموو شارێکە هەبێت چونکە دوجار ئەم ڕێکخراوانە کە کۆ بنەوە توانن هەمویان بەیەکەوە شارێکی مەدەنی دروست بکەن لەسەر هەر بابەتێکە لە وڵاتە دروستە بێت توانن قسەی خۆیان هەبێت توانن ئاراستی ڕووداوەکان بگۆڕن توانن کاریگەریان هەبێت تاوان کاریگەری بەلایەنە ئیجابیەکەیە ئەتوانن کاریگەریان هەبێت بێگومان شتێکی زۆر زۆر باشە لە هەموو شار و شارەچەکانە تۆڕی ڕێکخراوەکان هەبێت و قسەی خۆیان هەبێتتر لە هەج مەجالەکە کارەکەن ئەوە خۆیان دەستنیشانەکەن بۆ نمونە ئەمەی کەیسان لە مسنوورەی ئەمە هەیە مەجاتر لە مەسایلی خزمەتگوزاری و خزمەتەوانەیە خۆی بینێتەوە گەرنان لە هەر بوارێکیکە بێت ڕۆڵی ڕێکخراوەکان زۆر زۆر گرنگە دنیای ئەمڕۆ ڕێکخراوەکان ئاراسەیەەکە ڕێکخراوەکان ئەیبا بەڕێوە ئیتر جۆری کەسەکان لە ڕاستە تەحکومی پێوەکە ئایا بەلایانی باشی با بەڕێیان بەلانی خراپی با بەڕێوە ئەوکە لەسەر خودی کەسەکان زۆر باشە کاک سیروان کەواتە ئایا دەتوانین بڵێن دروستبوونی ئەم گروپانە هیچ لە فەراغی بۆ نمونە پەرلەمانتار و هیچ لە فەراغی دەستگا حکومیەکان و یاخود زۆر جار لە هەندێک شوێن ئەنجومەن لە ناوچە جیاوازەکان ئەنجومەنی ناو خەڵکەکان هەیە ئەنجومەنی گوندەکان هەیە مختار هەیە ئەمانە فەراغی ئەمانەیە پڕی دەکەنەوە یاخود بوونی ئەمانە خۆی زەڕورەتێکە پاڵپشتیە بۆ ئەوانی دیکە خۆی لە ڕاستیاگە سەری فۆرما گشتەکە بکەین ئەگەر بۆ نمونەی مەدەساتێکی ڕەشیدبان هەبێ خۆی هەموو کارەکانی خۆی بکات یعنی لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانەگەر ئیشی خۆی بە ڕێکوپێکی بە لە سەدی بکات چی پێویست دەکات تۆ ڕێکخراوێک دروست بکەیت و فشاری لەسەر دروست بکەیت و تۆ پێداویستەکانی بۆ جێبەجێ بکەیت یعنی ئەمە لە ڕاستیا زەرورەت نییە بەڵام ئەمە لێەوە سەرچاوە ئەگرێت کە دیارە بێگومان کێشەیەک هەیە خەلەلێک هەیە بۆی ئەم ڕێکخراوانە داوای مافی خۆیانەکەن ئەگەر نا لە فۆرمە گشتێکە وەکوتم تۆ ئیشەکەی خۆت 100% جێبەجێ بکەیت لە ڕاستیا بزڕ بەڵام ئەم باوەڕ ناکەم ئەم شێوە مطلقا لە هیچ شوێنێکە هەبێ لەبەرەوە ڕێکخراوەکان وەکو بەڕێزت دەڵێ ئەنجومەنەکان پەرلەمانتارن هەر کەسێکە بە مەهامی خۆی هەڵەسێ بێگومان ئەمە کاریگەریکی زۆر زۆر باشیە بێت چونکە دوجارش یعنی ئەوەی کە لە دەسەڵاتە ئەوەی کە ممارەسەی دەسەڵاتەکە ئەکات
ینی بە شێوازە نەبکە ئیتر پێر هەموو شتێ پێرفێکتەوە هەموو شتێ لە شوێنی خواتی نا خەڵکەیە تێبینی هەیە خەڵکی ڕخنی هەیە ناشکرێت و هەموو جارە کەسێک کە تێبینی و ڕخڕۆ پێشنیارێکی بێتەوە بە چاوی دوژمن و دوژمنکارانەوە سەیری بکەیت لە ڕاستیا کۆبوونەوەی ئەم ڕێکخراوانە زۆر جارە بینی کۆبوونەوە کۆمەڵە پێشنیاریانەیە کە سێرەکەی زۆر معقولە هەنێ شتێکی ئەوەی تیانە لەبەرەوە لە هەر شوێنەکە هەبێ کاریگەریکی زۆر باشی هەبێ بەڵام ئاراستەکە ناوێت پێچوانە بگرێت ینی بۆ نمونە تۆ فەرمانگەیەکی گەورە و زل و زەبەلا هەبینی وەزارەتی گەور و زل و زەبەلا هەبینی سێرەکی پرۆژەیەەکە بە شوازەکە شتەکە هەر لە سەرتاوە هەڵەیە بۆیە بینی ڕێکخراوەکان دێنەدەم بۆ مەریزی مەسلەی عرزی ئەلکترۆنیکە لە ئێسا هەیە ئەمە لە ئێسا بۆ وڵاتی ئەمە پرۆژەیە بەڕاستی جێبەجێکردنی قورسە ینی ڕەنگە بۆ شارێک مشکلی نەبێت داهاتی دانیشتوانەکەی باشێ بەڵام ڕەنگە بۆ شوێنێکیکە نەگونجاوە بۆیە ڕێکخراوەکان ناچارە بن بۆ نمونە ئێستا لەم سنوورەی ئەمە کێشەی کەم ئاویمانەیە ینی کابینی یەکەم دووەم سێەم کابوونەی چوارەم پێنجەم یعنی کێشەی کەماوی هەیە ئیتر خۆ تۆ خەڵکت جارێت دوو جار سێ جار خۆ پیشاندانێت جارێت دوو جار ئەیتر مەجبوری ئاوا کۆدەنگێکی بۆ دروست بکەیت و داوای مافەکانی خۆت بکەیت ئەگەر نا ئەو فەرماگە و دام و دەستگایانی کە هەیە ئەگەری شتەکەی خۆی 100% نەبێت لە 90 شتێکی خۆی جێبەجێ بکە بەڕاستی ڕێکخراوەکان و کاتە هیچ شتێکیان نییە تەنها مەگەر دەوڵەمەندکردنی بابەتەکان بێ ئەگەرنا بە پێچەوانەوە مەجبور ئەو خەڵکە خۆی بەدەم دێ ئەچەنە تۆش بەڕاستی ناتوانانی هینی خەڵک وێرە ئەسا خەڵک هەمووی کەناڵێکی ڕاگانی خۆی لە باخەڵی خۆیاتی لە ڕێی فەیسبووکەی خۆیەوە یعنی گرنگە تۆ چۆن لە ڕێز لە شعور و مەشاعری خەڵک بگری خەڵک داواکاری هەیە هەست داواکاریکە و بەقەدرە ئیمکان نەتوانی بۆی جێبەجێ بکەیت بە شێوەی تاک بێ بە شێوەی گروپ بێ گروپەکان هەتا گەورەتر من بێگومان فشاری زیاتر دروستەکەن و ئەم دەسڵاتی مەش بەداخەوە ینی هەتا وەکو فشارەکە نەبێتێرەی زۆر جار کارەکەت بۆ جێبەجێ ناکە بەڵام ئەگەر کارەکە خۆبەخشی بێت بێگومانەوە کاریگەری زیاتر و باشترێت بۆ نمونە هەر لەم ڕێکخراوی ئێمەیە هەنگاوی مەدەنی ینی لە کاتی کەرەنتینەی کۆرۆنایە کە خەڵک هەمووی لە ماڵەوە بوو نەخۆشخانەکانی ئەم سنوورە پێویستیان بە هاوکارێکی زۆر بوو خۆش بەختانە ئەم ڕێکخراوە ئێمە پرۆژەیەکی ڕاگەیان لە کەسایەتی و پیا معقوڵ و مەسەلەن خوا پێداواکانی ئەم سنوورە هەڵمەتێکی زۆر باش کرا و توانرا ڕێژێکی باش لە پارە کۆ بکرێتەوە هاوکاری نەخۆشخانەی پێ بکرێەوەی کە تایبەت کراوە بە نەخۆشەکانی کۆرۆنا بۆ نمونەگەر لەو کاتیا لایانی پەیوەندیدار هەموو پێداویستەکانی بۆ جێبەجێ بکرا کە ڕەنگە نەکراوێت بەهۆی بوونی قەیران و نەبوونی موچەوانەوە ڕێکخراوە توانێتی کەم و کوڕەکانی بۆ پڕکاتەوە لەبەرە بوونی ڕێکخراوەکان هەموو کاتێ گرنگن بەڵام لەوەش گرنگترەوەی ئاراستەکردنێتی بەلایەنێک کە هەنی بە شێوازێ بێ کە خزمەتی کۆمەڵگە بکە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سیروان حەمەخان ئەندامی گروپی هەنگاوەکانی مەدەنی لە قەزای چەمچەما سپاس کە میوانی بەرنامەکەمانەوە بەڵازدان و خۆشەویستان بەرگەواڵەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ کەتان ساتە بینەری بەرنامەی پەیامی ڕۆژن سپاس بۆ هاوکاران لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە بەخواتان دەسپێرین